خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لێبێ لە دیدارێکی تایبەتی دیکەی ئەم جارەشمان لەگەڵتانین کە ئەمژاری ئەمجارەمان خوێنەوە بۆ سەردانەکەی ماکرۆن یاخود استراتیژی نوێی فەڕەنسا لە عێراق لە هەرێمی کوردستان چیە خوێنەوەیەک بۆ ئەم باسە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز یادگار مەحموودوک و کادری پارتی دیموکراتی کوردستان لە هەمان کاتە لە بازنەی یەک یاخود لە سلێمانی کە ژمارە 23 وەکو ڕێکلامێک شایەنە ئەوە دەڵێم کە خانم یادگار خان وەکو خانەوادەی شەید یاخود کچی شەید و برای شەید کاندیدی خولی پێنجی ئەمجارە پەرلەمانی عێراقا سڵاوتان لێبێ خانم. خێراتی تەورە و باسی ئەم جارەمان سیاسەتی نوێی فەڕەنسا یاخود گرتنەبەری سیاسەتێکی نوێ لە عێراق لە هەرێمی کوردستانە چۆن خوێنەوە بکەین بۆ کەسایەتیە کە هەنگاوی نوێی ناوە یاخود لە بەعدێکی مێژوویە لەگەڵ هەرێمی کوردستانە فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ئەوی لە لای من گرنگ لە یادگارخان ینی بپرسم سوود و گرنگی ئەهمیەتی سەردانی ماکرۆن بۆ عێراق هەرێمی کوردستان یاخود استراتیژی نوێی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان چه ڕۆڵ و گرنگێکی هەیە؟ سەرەتا زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتەوە هەروەها بانگەشەیەکیش لەمە کەناڵە ئازیزەوە بۆ کاندیدبوونی بەندە. یادارم بەدڵنیایی هەوانێ کە جێی متمانە بم و خەڵکان دەنگم پێبن لە بازنەیەکە کە ژمارە 23. بگەڕێنەوە سەر بابەت و باسی بڵێن بەرنامەکەی بەڕێستان بە تەئکید لە چەند وعدێکەوانێ ئەگەر سەرنج بدەیتە سەر هاتنی سەرۆک کۆماری فەڕەنسا کە بەڕێز ماکرۆنەوە هەروەها بە باشتر بڵێن سیاسەتی فەڕەنسا ئەمڕۆ کە ئەیبینین لە ناوچەکەیە و بە تایبەتی ئەو لینکە ئەو پەیوەندیە مێژوویەی فەڕەنسا میلەتی فەڕەنسا سیاسەتی فەڕەنسا حکوومەتی فەڕەنسا هەی بۆ لەگەڵ هەرێمە بێگومان ئەگەر خندنەوەیەکی زۆر چۆن دەڵێ عادیلانە ڕێژگاوانە بۆ ئەم پەیوەندی بۆ ئەم سەردانی بەڕێزیان بۆ هەرێمی کوردستان بکەی بە تایبەتی ئەتوانین تەنها و تەنها بڵێن بێگومان زۆر زۆر سوودی هەیە بۆ هەرێم بۆ لەبەر ئەوەی کە ئەم پەیوەندیە کە هەیە و ئەم سەردانە کە کراوە ئەنجام درراوە هاتۆتە وەکو سەرۆک کۆمار چونکە بیرمان نەچێ ئێمە هەرێمێکی فیدراڵین مانای ئەوەیە سەرۆک کۆمار هەمیشە بڵێن ئەمە پرۆتۆکۆلی نێودەوڵەتیە سەردانی بڵێن کەسایەتی سیاسی ئەکات کە لە ئاستی بڵێن پلەی خۆیان بێ بەڵام ئێمە هەرێمێکین ئەڕوانین کە بەڕێز ماکرۆن یەتە کوردستان و هەروەها پێش ئەویش وەبزان فەڕەنسوا ئۆلاند بۆ کار سەرۆک کۆماری فەڕەنسا بوو لەگەڵ جەناوی سەرۆک سەردانی هەرێمی کرد لە سەختترین بڵێن ساتە وەخت و قۆناغا کە هەرێم پیاداتی ئاپەڕی ئەم پەیوەندیە و ئەم سەردانانە کە وتم ئەمە بێگومان سوودی هەیە بۆ هەرێم لەبەر ئەوەی کە لەسەر ئەساس و بنەمایەکی بەرژەوەندی هاوبەش ئەم پەیوەندیە بە تایبەتی ئەم سیاسەتی ئەم چەند ساڵەی ئەخیری فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا یعنی دەکرێت ئەمە بەم شێوەیە خوێنەوە بکەین کە کاتێ بەڕێز ماکرۆن بەشداری کرد لە لووتکەی وڵاتان لە داڤۆس وتی ئێمە دەگەڕێینەوە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست طبعاً من پێشتر لە بەرنامەکە کە لام گرنگ بوو ئەو قسەی بەڕێستان وتان ئێستا خەڵکی دەوێت بزانێت چی بۆ ئەکرێ بۆعدێکی مێژوویش گرنگە ینی کە ئەمە بزانین مەبەستم لەوە بوو کە ئەگەر پێشتر وەکو ئیسیعمار فەڕەنسا لە ناوچەکە بوو بێ ئەم جارە لە کۆمەڵی کەرتی تایبەت کە عێراق و هەرێمی کوردستان پێویستێتی دەیە بێتە نێو ساحاکەوە زۆر ڕاستە زۆر ڕاستە بۆ هەروتم ئەم پەیوەندەیە کە ئێستا هەیە لەم قۆناغا و لەم ئاستەیە بەڵێ سەرەتا ئێمە ئەگەر هەڵبگەڕێنەوانێ بۆ سەر پەیوەندی نێوان فەڕەنسا و لەگەڵ ئەو کاتە شۆڕشی بزودنەوەی خوازی کورد کە لە شاخ بووین خودی بەرزانی نەمر لەو کاتەوە ئەم پەیوەندیانە ڕاستیەکە ئەتوانم بڵێم بناغی بۆ دانراوە و دروست بۆ ئەمە پەیوەندیە بەڵێ و هەروەهاش
سەرۆک مەسعود بەرزانی بەڕێزیشیان ئیسیسمارێکی زۆری کردووە لەسەر ئەو پەیوەندیە بە سیاسەتی حەکیمانەی بەڕێزیان کە توانیوێتی ئەم دۆستایەتیە دروست بکە لە نێوان کورد و میلەتی فەڕەنسایە، لە نێوان دەسەڵاتداران و لە نێوان سیاسەتمەداران و سەرکردەی سیاسی کوردە لەگەڵ دەوڵەت مەدارانی بڵین حکوومەتە جیاوازەکانی فەڕەنسا. بەجددی ئەمە زۆر گرنگە کە پەیوەندیەک هێندە کۆن بێت و هەتا ئێساش بەردەوامی هەبێت و لە هەموو قۆناغێکیشە ئەم پەیوەندیە ئێمە ئەبینین کە قوڵتر و زیاتر بڵێن پارە ئەسانێت و ئێستا لە دیوی یا با بڵێن لە بۆعدی استراتیژیوانێ ئێمە ئەبێ ئەو پەیوەندیانە کە بارزانی نەمر چۆن ئەڵێ تۆڵەکەی چاندووە ئێمە ئێستا ئەمنەوەیە ئێمە بەری ئەو تۆوە ئەچینەوانە و دەوڵەتێکی سوپەر پاوە یعنی زلێزی وەکو فەڕەنسا کە ئەو ئەتوانین بڵێن کە فەڕەنسا هاتە ئێرە ڕاستی وایە کە مساویە باشترە بڵێم مساویە بە یەکێتی ئەوروپا ئیتحادی ئەوروپا کە هاتۆ ڕاست دەیە کە باسی ئیتحادی بەتەکید و دوای ئەوەش فەڕەنسا ڕاستیەکەی کە کۆڵەکەی ئەساسی ئەو ئیتحادە ئەوروپیەیە کە هەیە شانبەشانی بیرمان نەچێ شانبەشانی ئەڵمانیاش بۆیە کاتێکە بەڕێز ماکرۆن دێتە هەولێر مانای ئەوەی کە ئیتحادی ئەوروپی هاتووە ئەو پشتیوانە و ئەو استراتیژیەی فەڕەنسا مانای ئەوەیە کە استراتیژی بەگشتی ئەوروپایە و بیریشمان نەچێ هاوستراتیجە لەگەڵ ئەمریکایە بۆیە زۆر جار ئەو پرسیارە ڕاستی ئەکرێت کە ئایا لە حاڵەتێکە لە کشانەوەی هێزەکانی هێزە شەڕکەرەکانی ئەمریکایە ئایا ئەو کاتە پێگە و مۆقعیەت و ئەو مەترسیانی کە دروست ئەبن لەسەر هەرێم چی ئەبێ لە وەڵامدا ڕاستیەکە ئەنی زۆر چاودێری تر ئەم وەڵامە دەدەن کە فەرەنسا و باسەکە لێرا بۆ ئەوەیە ئەنی ئەو خوتورەیە کە دروست بوو هەرێمی کوردستان یاخود عێراق بە دەردی ئەفغانستان بڕوا بڵێ زیاتر بڵێن بەراوردێکی ناوەنتق ئەکەن لەگەڵ ئەفغانستانە بەڵام بێگومان من هەروەکو ئاماژەم پێەیە فەڕەنسا یعنی ئیتحادی ئەوروپی کە هاوستراتیژن و ئەبێ هاوستراتیژ بن بۆ لەبەرەوەی کە مەسەلەی ئەمنیان مەسەلەی اقتصادیان مەسەلەی کللتوریشیان ئەمانە هەمووی یەکەیە کە ئەتوانین بڵێن و لەگەڵ ئەمریکاشە ئەمریکاش بێگومانە هاو استراتیژە لە منتیقەکەیە لەگەڵ فەڕەنسایە و من پێم وایە گەڕانەوەی فەڕەنسا و هەروەها گەڕانەوەی بەریتانیا بۆ ئەم ناوچەیە ئەم ناوچە گەرمە ڕۆژهەڵاتی ناوین بە هینێکە یعنی جۆرێک لە ئیتیفاق ئەبێت لەگەڵ یەک لەگەڵ ناتۆیە لەگەڵ با بڵێن جەمسەری غەربە ئەم جەمسەرە بۆچی ناوی ئەنێم جەمسەر جەمسەرێکە کە ئەتوانین بڵێن لە بەرامبەرە ئەبێ ئێمە ئاماژەوە جەمسەرێکی تر بن ئەویشکە جەمسەری چینە جەمسەری ڕووسایە بۆیە غەرب باوای ناو بنێن غەرب هەروە بە ئاسانی منتیقەیەکی وا گرنگ کە پێگەی استراتیژی هەیە کە زۆرێک لە استراتیژ و لە ئاسایشی نەتەوەیی ئیتحادی ئەوروپی پەیوەستە بە بڵێن ئەمە ناوچەیەوە بۆیە چاوەڕوان ناکرێ هەروەکو کشانەوەی چاوەڕوان ناکرێ کشانەوەی ئەمریکا فەراغێکی ئەمنی دروست بێت لەبەرەوەی کە فەڕەنسا ڕاستی ئەبێتە بەدیلی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا و دوای ئەوەش هەر بۆ هەمان ئەو بەراوردە نامانتیقی کە لە نێوان ئەفغانستان و هەرێم بە تایبەت و عێراقا کراوە خودی ئەو ڕوونکردنەوە و ڕاگەاندنەی سەرۆک و ڕابەرمان بەڕێز مەسعود بەرزانیە کە لەوێ زۆر بە پوختی ئاماژەی پێیاوە ئەو بەراوردەی هین کردوێتەوانێ و چۆن ئەڵێ ڕەوانەوەتەوانێ کە بە هیچ منتیقێک ئەفغانستان و ئێرە قابلی لە ئەگەری ئەوە کە گەر ئەمریکا بڕاتە دەرەوە
لامان کاتە ینی ماکرۆن گوتی کە ناچێت دەرەوە لە پەیامەکەی جەناوی سەرۆکیشیان ئاماژە بەوە درا کە گەر بەو گریمانێ هەردوو ئەوروپا ئەمریکا بڕۆن دەرەوە ئێمە هێزێکی وەکو پێشمەرگەمان هەیە کە بەراورد ناکرێت بە هێزێکی وەکو ئەوی لە ئەفغانستان سوپای ئەفغانستان بەدڵنیایەوە ئەوەش دیسانەوانێ خاڵێکی سەرەکی و گرنگی هینکردن چۆنەڵێ ئەو بەراوردە نامەنتیقیەیە کەوتم ئەم میلەتە مێژوو شایەتە بە سەختترین ئێمە قۆناغا تێپەڕیوین ئێمە ئەنفەلمان بینیوە ئێمە کیمیا بارانمان بینیوە چەندین جار لە مێژووە ئێمە کەوتونێتە بڵێن یادگارخان ینی قسە و باسەکە لێرەیە کە ئەکرێ بڵێن خوا بە ئەو قسەم تاوا کورد هەنگاوی ناوە ڕەنگە تەکمیلی قسەکانی بەڕێزان کە ئیرادەی میلەتی خۆمان ئێمە میلەتێکین تا ئێستا نەچەمیوین نە تعریب نە کیمیایی نە ئەنفال ئەمە خاڵێکی تری سەرەکیە کە بۆ ئێمە بەراورد ناکرین لەگەڵ ئەفغانەکانە دروست چۆن ئێمە قسە و باسەکە من دووبارە ئێمە لای قسەیەکی بەڕێستان کە لە دەرەوەی ستۆدیۆتە سوود و گرنگی هاتنی فەڕەنسا یاخود لێرە لە چیای ئەمە ئەتوانین ینی پێشایی بخێنەوە لەوەی کە هێزێکی یاخود دیبلۆمات یاخود سیاسەتی فەڕەنسی نایەتە ناوچەیەکە نائارام بێ و پرۆژە و استراتیژی چ بەڕێمێنان بێت چ ئابووری بێت چ کللتوری بێ ناخاتە ینی ئەو شوێنەوە گەر هەرێمێکی ئارام نەبێ پرسیارێکی من ئەلێرا یادگارخان هەرێمی کوردستان فراهەمی ئەو ئەمنیەت و ئاسایشەی کردووە کە وڵاتان بێن بەڕێمێنانی خۆیان بکەن خۆیان سوودمەند بن و لە هەمان کاتە هەرێمی کوردستانیش لە پرۆژەکانی ئەوانەنی بتوانێت کە سوود وەرگێت بەڵێ من هەروکو ئاماژەم پێ ئەم پەیوەندیە کە هەیە لەگەڵ میلەتی فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا پەیوەندیە کە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش ئەم پەیوەندیە دروست بووە ئەو بەرژەوەندیە هاوبەشش بێگومان ئێمە ئەگەر بڕۆینە وردەکاری ئەو بەرژەوەندیانە ئاچین دیوێکی سیاسەتە و ئەمن و ئاسایشە ئەمن و ئاسایشی بڵێن نەتەوەی فەڕەنسایە دوو لە بەرامبەری ئەوە یعنی چۆنەڵێ هەردوو دیوی کۆینەکەی ڕاستی مەسەلە اقتصادە مەسەلە بڵێن ئابوووریە چکمە وڵاتانە بۆچی زل هێزن بۆ لەبەرەوەی کە ئابوووریەکی بەهێزیان هەیە بەرژەوەندی ئابوووریەکانی وڵاتێکی وەکو فەڕەنسا لەم ناوچەیە هەیە و بە تایبەتیش لە هەرێمە هەیە بۆ ئیسیسمار و بۆ پاراستنی بڵێن ئەمنی قەومی خۆیان و اقتصادی خۆیان بێگومان نایەنە ناوچەیەکەوانەیە کە ئەمن و ئاسایشی تیانە بێکە ئەو ژینگە دروستە پێویستە نەبێت کە کۆمپانیا ئەملاقەکانی ئەم وڵاتە بێن بۆ بەڕێهێنان بکەن بۆیە ئەمەش خۆی بەخۆی بە ئێمەی کورد ئەڵێ ئەمە بەڵگەیەکە هاتنی کۆمپانیاکانی فەڕەنسا لەمە وڵاتەیە پێمانەڵێ کە ئێمە ئاعترافمان پێکراوە بە قسەی بڵێن نەمنە نا هیچ کەسێکی ترەکە بەڵێ ئێرە ناوچەیەکی ئەمینەوە ئەمن و ئاسایش پارێزرا و ئێمە ئەبێ سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین چونکە حکوومەتی هەرێمی کوردستانە بە هێزی پێشمەرگە و شۆنخۆنی پێشمەرگەکانمان و هەروەها دەستگا ئەمنیەکانمانە کە ئەم ئەمن و ئاسایشە بڵێنە بەرقەرارە ئەمە احتیمال هەیە منێک کە بۆ نمونە مەسەلەن ئێمە لە بەرەوەی کاندیدین شەوان سەعات 11 شەو سەعات 12 شەو یەکی شەو ئێمە بەڕێوەین بەس ئێمە هەست بەو زەمانە ئەەکەین هەست بەو زەمانەکەن احتیمال لێ کەسێک زۆر خەڵکی تر ینی شەوانە لەسەر جادەکان بن هاتو چۆ بکەن سەردان بکەن لەو دەقەیات و هەست بەمە نەکەی بەڵام ئەمە خۆی هەیە اینجا کاریگەری ئەم هەست و ئەم زەمان و ئەمن و ئاسایشش ئەوەیە کە وا ئەکات ئابووری تۆ بەهێز ببێت بۆ لەبەرێکە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئامادەیە بێتە ئەم ناوچەیە بێتە شارەکانی تۆ وەبەرهێنان بکات بەڵێ بە دڵنیایەوە ئەم دیوی چۆنەڵێ ئەو بەرژەوەندیە هاوبەشە دیوی ئەم دیوی کۆینەکە اقتصادە کە دێنە ئێرە لەم ژینگەیە لەم ژینگە ئامنەیە
هینی خۆیانەکەن ئەو بەرهێنانی خۆیانەکەن و ئومێدەوارم کە بە زووترین کات ئەو کۆمپانیانە ڕووبکەنە هەرێمەکەمان بۆی کە زیاتر ئەم هەرێمە لە ڕووی ئابوووریەوانێ پەرەپسێنێ هەلی کاری زیاتر بۆ گەنجەکانمان بەرەخسێنێ و دەرئەنجامیش مانای ئەوەیە کە خۆشببختی و خۆشگوزەرانی بۆ میلەتەکەمان ئەمە سەرڕای ئەوەی کە یادگارخان ئاماژەی بە گرنگی لایەنی ئاسایشە و هەرێمی کوردستانی دەوڵەمەنە بە سەرچاوە گەلێکی دەوڵەمەنە بە سەرچاوە گەلێکی دەست بۆ نەبراو لە نمونەی وەکو وزە. بەڵێ جارێ هەر ئەوش کاریگەری خۆی ئەو سیراعی کە هەیە بۆ نمونە لە نێوان ئەمریکا و ڕوسیایە. ئێستا رووسیا لە دوو هێڵەوانێ ئەوێ گازی خۆی بگەێنێ بە ئەوروپای ئیتیحاد. ئەمە ڕاستی بە تایبەتی لە بڵێن سەردەمووی ترامپە ئەمە زۆر بڵێن جێی نیگەرانیان بۆ دیموکراتەکانیش بە هەمان شێوە احتیمال هەیە بە استراتیژێکی تر ئەمان ئەو دڵگرانیەی خۆیان لە نزیک بوونەوە یا دەستگەیشتنی رووسیا بە بازاڕی ئەوروپا. وابزانم هەتا ئێستا ئەگەر بە هەڵان نەچوو بە رووسیا لە سایاسی گازی ئەوروپا هین ئەکات دابینەکە. ئێمە ئەگەر بتوانین ئەو گازە سروشتەی کە هەمانە بیرە نەچێت، فەڕەنسا تەنها لە باشووری کوردستانە نییە، بەڵکو فەڕەنسا پلێکیشی لە ڕۆژاوایە لە بەشەکەی تری کوردستانایە. بۆیە ئەم بەرژەوەندی فەڕەنسا کە هەیەی لەگەڵ ئێمەیە دیسانەوانێ سوودێکی تری هەیە، ئەوەیە کە ڕۆژئاوا و باشوور ڕاستیەکەی هێڵێکن لەسەر یەکەن لەسەر ئاستێکی تر ئەم دوو بەشە نزیک ئەبنەوە لەیەک خۆ ئەگەر بنەمای بەرژەوەندی بەتاکیید ئەنرێنەوە بەیەکەوانێک کە گەورەترین بەرژەوەندی و دەستکەوتی نەتەوەییە بۆ کورد. بۆیە ئێمە گەر بهێڵن بێڵن چکو من دڵنیام لە سیاسەتی حەکیمانەی بەڕێز خودی سەرۆکی هەرێم کاک نێچیروان بەرزانی و هەروە ئەو پلانەی بەڕێز سەرۆکی حکوومەت کە هەیەی بۆ پتەوکردنی ئابووریمان ئێمە ئەتوانین سوودێکی زۆر زۆر لەو پەیوەندی وەرگین کە یا ئەو بڵێن ئەو پەیوەندیە کە هەمانە لەگەڵ فەڕەنسایە لە ئاستێکی باڵایە. خودی هاتنەکەی سەرۆکی فەڕەنسا لە کاتژمێری سێی بەربەیانی ناکاتەوەی کە کۆی ئەو کۆمپانیا ئەو سەرمایه‌دار و بزنسانەی کە ینی لە کاتژمێر سێی بەرەبەیان ماکرۆن کرد لە فڕۆکەخانەی ئەو لێر پێشوازێکی پرۆتۆکۆڵی شایستەی لێ دەکرێت وەکو دەوڵەتێک ناکاتەوەی کە بە کۆی کۆمپانیەکان بڵێن ینی ڕکلامێکەکە بێنە هەرێمی کوردستان بەرهێمێنان بکەن. دووبارە هەر قسەکانی ئەمە چوە ئەو چوارچێوەیە کە بەرژەوەندی فەڕەنسا هەرێمی کوردستان لەم سەردانی ماکرۆنا چی پێ ینی چی بە دانیشتوانی هەرێمی کوردستان ئەگەێنێ ئەو وترێت. وڵات لە ڕاستیە خۆی و پەیوەندی هەیە بە بڵێنە وردەکاریەوانێ. یەکێ لەو خاڵانی کە ئەوروپا عالەمی غەربی زیاتر بڵێنە بەهێز کردووە کە بە پێچوانەوە لە عالەمی شەرقا بەداخەوە ئەوە نییە، ئەوەیە غەرب زۆر جۆئەیە بە وردەکاری. ئێمە بەس دێڕە بڵێن ڕەشە گەورەکان ئەبینین، دێڕە وردەکان بڵێن ناچینە تەفاسیلەوە و جۆ بە تەفاسیل ناین. ڕێخستنی سەردانەکەی بەڕێز سەرۆک ماکرۆن بۆ هەرێم لە ڕووی ئەتەکێت و هەموو شتێکەوانە هیچی نێک نەبوو، ینی فۆڵتێکمان هین نەکرد، فاڵێکمان بگورە بەجیاواسی ئەوەی عێراق بەجیاواسی ئەوەی عێراق. جا ئەمە خۆی بۆ خۆی چونەکەم خەڵکی غەرب جۆ بە وردەکاریانە زۆر ئەیە، چکم کە جۆت بە وردەکاریانەیە ڕاستی تۆ نیوەی سەرکەوتنت مسۆگەرەکەی، چونکە بیرت لە هەموو شتێک کردوتەوانێ لە ناوەڕاستی پرۆسەکەیە تۆ دووچاری کێشە نابیتەوانێ و کۆی پرۆسەکەت بڵێنە لێ تێگە. ئەمە بۆ بزنسمانێک کە ئەبێ جۆ بە بچووکترین شت بە زۆر زۆر کاریگەرە
بۆیە من بەجێدی زۆر زۆر کە ئەو دیمەنانم ئەبینی بەپێی کات چونکەم ئێمە لە سەردان و هێنان بۆنی هەڵبژاردنەوانێ ئەوەی دەرفەتم هەبوو بێ کە بینی بێتم من خۆم وەکو کوردێک بەڕاستی یعنی ئەو لە حەزاتانە بوو کە شانازیم پێوە کرد بە کوردبوونەوە شانازیمە کرد بەبوونی ئەو دەسەڵاتەوانە کە ئێمە لە چیێوانێ هاتینە سەر ئەم ئاستە کە بۆ ڕێک و پێکی بۆ مەنەزەمان لەسەر داخرا بوو بزڵت هاتوونێتە سەر ئەوە جێگەی شانازی بوو جاریشە بێ بەڵام قڕگم هینە بۆ لاوانێ لە حەماست و هینە قوڵپی گران قۆناغی هەسانەوەی پێوتین کە ئەمە لە مەترسی ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویە بەڕێز نەچیروان بارزانی بە سەقافە و دیپلۆماتیەتی خۆی توانی یعنی ئەو قۆناغە و فەڕەنسا چۆن هات بە فریامانەوە بێرە نەچێ ڕۆڵی کاگنێچیریش ڕۆڵی کاگنێچیر لە ڕێخەری ئەو لووتکەی بەغابوو لەگەڵ خودی بەڕێز ماکرۆنە پرسیارێکیان لێکرد وتیان ئایا ئەمە معلومەیە یا مجەڕەت خوێندنەوەیە بە حکمی ئەوەی کە چۆن ئەڵێ هاوکێشەکان لێرە و لەوێ ئەم جوڵە سیاسیانە بڵێن کە هەیە بەڵێ من ئەتوانم بەڵێم بەڵێ ئەمە معلومەیە ڕاستە ئەمە ینی خوێندنەوەیە کە تۆ ئەگەیتە ئستنتاج ئەگەیتە دەرئەنجامێ بەڵام جوڵەکان ئەوەنە زەقن تۆ ئەتوانین بڵێ نەخێر ئەم دروستکردنی ئەم لووتکەیە لە پشتی پەردەوە بەڕێز خودی سەرۆکی هەرێم بووە کەس و کەسایەتی دەور دیانی ڕۆڵ دەبینێ وەکو چۆن ئەمە بینیمانەوە وەکو دوو هاوڕێ لە نێو ئۆتۆمبیلێکە خۆی ئۆتۆمبیلەکەی لە خوڕی سەرۆکی ئەمانە گرنگن بۆ گرێدانێ خود پەیوەندیکردنی هەرێمێک و دەوڵەتێکی سلێزی وەکو فەڕەنسا لامان کاتە چۆن بە گرنگیەوە ینی بە چاوێکی بە ئەهمیێتەوە ئێمە سەیری کۆی ئەم دەسەڵاتە ینی بزانین لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بەرژەوەندیەکانی وڵاتانی نەخسۆتە مەترسیەوە و هەرێمێکی ئارامی بۆ خۆی دروست کردو زۆر ڕاستە زۆر ڕاستە بە تاکید ینی سەیریکە ئەوەی کە سەرۆک مەسعود بەرزانی هەمیشە ئاماژەی پێ ئەیە کە ئەو جێگەی دەستخۆشیشە ئەو دەستخۆشیش ینی لە عاتیفە و ئەمانەوە سەرچاوی نەگرتووە بەڵکو بۆ جیهانی دەرەوە بۆ جیهانی دەرەوە کە ئێستا بڵێن ئاستی پێشکەوتویی خەڵک کەمبوونەوەی ئۆنسۆریەت تائیفیت لە عالمی ئازادە لە عالمی دیموکراتە ئەوەی کە حسابی لەسەرەکرێ هەڵگەڕانەوەیە بۆ سەر چەمکە دیموکراسیەکە چەمکە دیموکراسیەکەش ئەوەی کە لە خۆی ئەگرێ بۆ نمونە پێکەوە ژیانە پێکەوە ژیانە و قبولکردنی جیاوازی ئەوی ترە بۆ فەڕەنسا زۆر گرنگ ئەوە زۆر زۆر بۆ عالمی ئازاد بۆ عالمی بەڵێ چون ئەوان ئەتوانن بڵێن باوکی هێنێن شۆڕشی فەڕەنسا داڕێژەری بڵێن ئەم چەمکانە و ئەم پرینسیپە دیموکراسیانەیە ئێمە هەمیشە سەرۆک مەسعود بەرزانی ئاماژە بەوە ئەکات کە ئێرە ئەو شوێنەیە کە هەموو کەسێک مافی مانەوە و ژیان و ئازادی و شکۆی هەیە ئێمە سێرەکەی مەسیحیەکان لە بەغاو لە جنوبی عێراقەوە ڕائەکەن پەنا ئەهێنن بۆ کوردستان لەوێ ئەحەسێنەوە ڕێزیشان لێ ئەگرن هەموو کەمەنەتەوایەتیەکانی تر هەموو ئاین و ئاینزاکانی تر ئەمە خۆی بۆ خۆی ڕاستیەکەی ئەو خاڵانەیە کە عالەمی ئازاد حسابی لەسەر ئەکا و جێگەی شانازیشە بۆ ئێمە کە ئێمە بتوانین ئەو خەڵکە لێ قەوماوانە معسز مکەڕەن لە ماڵی خۆمانە ماڵە گەورەکەمان کللتوری ئێمەیە کللتورێکی زۆر زۆر جوانی دیموکراسیە بەبێ ئەوەی کە چۆنەڵێ ئاوردەی ئایدایەکی نامۆ بێ بە کورد ئەمەی کە بەڕێز سەرۆکی هەرێم کردی پارالێل لەگەڵ هەمیشە جەختکردنەوە لە سەر پێکەوە ژیان کە بەڕێز مەسعود بەرزانی ئاماژەی پێدەدا ڕنگدانەوەیە لە ئاستێکی گەورەترە کە ئێمە بە دەوروبەری خۆمان بڵێن ئێمە میلەتێکین ئەمانەوێت وەکو برا پەیامی ئاشتیمان پێەیە لەمە ناوچەیە
ئێمەی کورد هیچ کاتێک مەترسینین بۆ سەرتۆک و تورک یان وەکو عەرەبیان وەکو فارس ئەوە دینەکانیش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە بەو ئاراستەیە و لەو ئاستەیە سەرۆکی هەرێم مانۆڤری سیاسی و جوڵەی سیاسی خۆی ئەکا ئەمەشکە هەمووی چۆنەڵێ ئەڕژێتەوانێ سەرگۆم و یا سەر خرمانی دیپلۆماسیەتی کورد و بەهێزبوونی پێگەی کورد و پیشاندانی داینامیکی سیاسەتی کورد و سیاسەتوانی ئەم سەردەمەی میلەتەکەمان لە نێو قسەکانی بەڕێستا من شتێکی پێچەوانشم بینیەوە نەک هەرێم و کورد یعنی ئەم کولتوری بۆتە زمانی مانەوەی پێکاتەکانی دیکەوە بۆتە زمانی ئەوەش مەترسیەکان لەسەر ینی دەوڵەتانی تر ینی نەیەڵێت بیڕەوێنێتەوە ئیش بە نمونەی هێزێکی بەربەری و کوتاعش مەبەست بەدڵنیایەوانێ تێکشکاندنی داعشە لە سەر دەستی پێشمەرگەکانمان بەدڵنیایەوە ئەمەش دیسانەوە کارتێکی ترە کە فەڕەنسا ینی چەندین جار جەختی لەوە کردوێتەوانێ کە کورد هێزی پێشمەرگە هاوپەیمانێکی ڕاستەقینەیە لە شکاندنی داعش لە دژایەتیکردنی تیرۆردا. یاگەرخان شتێک و لاگەڵاڵە بوو بێ من هەر ئەوەنە کاتمما ینی بتوانێت لە کەمتر لە دەقەیەکە پەیامی خۆت بگەێنیت. من دەستخۆشیتان لێەکەم پێم خۆش بوو کە سەرنجێک لێرە و لەوێ ئەگەر بڵێن کاڵ و کرچیش بۆ بێ بەڕاستی لەبەر ئەوە داوای لە برد نەکەم زۆر هەماندوم بەر بەبوونەی کاندید بوونمەوە هیوادارم وەڵامەکانی من جێ ڕەزامەندی ئەم کەناڵە بەڕێزە بێ ئەم کەناڵە بۆتە ماڵی دووەمی من ڕاستەکەی بە هیوای سەرکەوتنتان و بە تایبەتی سەرکەوتن بۆ بەڕێزە. زۆر سپاس یادگار مەحموود تەمەنیش ستایشی بەڕێستانەکەم هەمیشە کە لە نێو قسە و باسی کاری ڕۆژنامەوانیا هەبوون و ئومێدی سەرکەوتنیش بۆ دەخوازم لە چونە قۆناغێکی نوێ وەکو کچە شەیدێک و خانەوادەی شەیدێک کە براکانت شەیدن بە ئومێدەوەی ببێت نوێنەرێکی ڕاستەقینەی دۆزی ڕەوای کورد لە پەرلەمانی عێراقدا. بە پشتیوانی خۆی گەورە پشتیوانی خۆی گەورە زۆر سپاس بە بەڕێستە خۆشەویستان و ئەزان ئەوەش تەندروست و کامەران بن.